سەبارەت بەو لەشکرکێشەی تورکیا کە ساڵانێکە بەسەر هەرێمی کوردستان دێت و هەروە ئەم ساڵی زیاتر هێرشەکان چڕ بۆتەوە و مەساحەیەکی زیاتر هاتووەتە ناو هەرێمی کوردستانەوە. ئەمە هۆک ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکار. یەک ئەوەیە کە تورکیای داگیرکار ئەیەوێ دەسڵاتی عوسمانی پێشوو یان کۆنتر بخاتە ناو هەرێمی کوردستانەوە و کوردستانیش بکاتە پارچەیەک لە دەوڵەتی عوسمانی. خاڵێکی تر ئەوەیە کە لاوازی حکوومەتی عێراقی هەروە ئەو ڕێکەوتنە ئەمنیەی کە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی تورکی هەیە دەربارەی خاڵە سنووریەکان ئەمەش وای کردووە کە تورکیا بەبێ ئەوەی سڵ لە هیچ شتێک بکاتەوە لەشکرکێشەکانی بۆ ناو هەرێمی کوردستان بەرپا کردووە. لەگەڵ ئەوەشە کۆمەڵی هۆکاری تر هەن کە بەڕاستی ئەمە ئەگەڕێتەوە بۆ لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان هەروە نەبوونی هێزێکی نیشتیمانی لە پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان. ئەمەش وای کردووە کە هەروە لەبەر بەرژەوەندی ئابووری هەنێ دەسڵاتداری هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی تورکیا وای کردووە کە ئەو هێرش و پەلامارانە بەردەوام بێت بۆ سەر هەرێمی کوردستان بە بیانووی جیاجیا، یعنی بیانوەکانیان بیانوویەکی زۆر لاوازە، بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت کە هەرێمی کوردستان بەو بیانوانە ڕازی بێت. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەروە حکوومەتی عێراقی بەو ڕێکەوتنانەیانە هەرچی ڕێکەوتنی ئەمنی بیان ڕێکەوتنی ئابووری بێت بچنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو بربەستێک بۆ داگیرکاری تورکیا دابنێن، چونکە ئەوە بینیمان تورکیا لە ڕۆژاوای کوردستان فەشەلی هێنا، هەروە لە لیبیا هێزەکانیان تووشی بەلاماردانێکی زۆر بوون و زیانێکی زۆریان پێگەشتووە، هەروەها لە باشووری کوردستانیش زیانی زۆریان بەرکەوتووە. بەڵام ئەمە وا ئەکاتە تورکیا بە بێبەرنامە ئێستا کارەکانی بکات، بەس ئەیەوێت دەسڵاتی خۆی زیاد بکات و هێزی خۆی بە خەڵکی بە جیهان بناسیێنێت. ئەمەش وای کردووە کە لەشکرکێشیەکان بۆ سەر هەرێمی کوردستان بە چڕی بکاتەوە. بەداخەوە حکوومەتی کوردیان حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی کردووە گۆڕان، ینی ئەو بارودۆخە ئابووری ناسەقامگیری کۆمەڵایەتی خراپەی کە بەسەر هەرێمی کوردستانە و بەسەر تاکی کووردە هێناوە وای کردووە کە هەستی نیشتیمان پەروەری نەک لەلایەن قوتابیان تەنانەت لای مامۆستایانیش نەمێنێت. پێویستە حکوومەتی عێراقی هەڵوێستی جددی بنوێنێ لەم بارەیەوە، هەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەڵوێستی جددی بنوێنێ دژی حکوومەتی تورکیا دواتر هەڵوێستی هاوڵاتیان بەخۆ پیشاندان و دەربڕینی ناڕەزایی بەردەوامیان هەبێ بۆ ئەوەی زەخت لەم دوو حکوومەتە بکەن و بتوانن ئەم دۆخە سەقامگیر بکەن. ئەلبەتە جۆرێک لەم لەشکرکێشە تەنها من یەک وشەم هەیە بۆ ئەم بێحورمەتیکردن نییە بە دۆزێک کە دۆزی کوردیە، هیچی تر نییە، چکە ئێمە گەڕێکە خۆشکەر نەبین، هیچ کێزێک ناتوانێت بەرەنگاری ئێمە بێتەوە، چونکە ئێمە کە خۆمان یەکگرتوونین ناتوانین ئەو بەناو ناسیۆنالیزمەی کە هەڵگیراوە هیچ مانایەکی نییە لە بێماناییترین وشە نەبێ من بەرامبەریان بێڵم، چونکە ئەگەر بێت و قەرار بێ مشکلەکە لەوای ئیدانی ناکەن، یعنی خەڵکێکم نەدیوە تو ئەگەر کەسێک بێت بچووکترین شتەکە لەسەر حەفازەیەک دنیایەک هەڵاندرایە لە محکەمەکانە خێرە تۆ هاتووی لەشکرکێشیەک هاتوتە سەر وڵاتەکەت کەسێ نییە فزەی لێوە بێ. ئەمە تەنها بێحورمەتیکردن نەبێ، یەکەم بەخۆیان دووەم بە میلەتی کورد، هیچی تر نییە. بۆ خۆی لایەنە سیاسیەکانە ئەگەر بێت و تۆ پشپشی نەکەی بۆ بچووکترین شت کە جوجەڵەیەکە جوجەڵەکە نایە بۆلات یا جوجەڵەکە نایە نانەکە بخوا ئەمانە. وەڵی من ئەوەی کە ئیبینم لایەنە سیاسیەکان هەمووی بەرپرس دەکەم، چکە هەر کەسێ نقی لێوە نەیە و هیچ بەیان نامەیەک و هیچ تەزاهوراتێ نەکات لەسەر ئاسی لەسەر بەسیترین شت بەرامبەر بە حیزبەکەی خۆی هەموو دەنگێک هەڵە بڕێ، بەڵام دەنگی ئازادیشیان بڕیوە ئێستا، چکە بەڕاستی لەوەتی کۆمەڵە گروپ دروست بوون بە ناوی ئەحزابی سیاسی کە ناسیاسین کە یەک وشە لە سیاست تێناگەن، تەنها خەڵکێکی مافیاین و خەڵکێکی پارەخۆر و بانقپڕکەری وڵاتەکانی تر ئەکرێ ئێمە هەمومان وەکوونە هەموو تاکێک هەموو تاکیشی کوردیش نەکار هونەرمەندان بە تایبەتی هونەرمەندان داوا ئەکەم هەمویان یەکگرتوو بوون لە ئاسی ئەو لەشکرکێشی و ئەو بێحورمەتی کە بە هەموو تاکێکەکرێ، چکەوە بەڕاستی کوشتنی هەر مناڵێک تریش لە دایکە بێ با دوژمن بزانێ تا تۆ چێنە لە سکی مناڵدانا، ئەنی ئەوە نییە مەسەن ئێمە کۆڵ بدەین. من دڵنیاتەکەمەوە ئەو گەریلایەنش کە ئێستا هەن زۆر جەسوورترە بن لە ئاسی ئیشەکانی خۆیانەوە، ئێمەش ئەبێ پاڵپشتیان بین بۆی بتوانین ئەم لەشکرکێشیە ڕسوا بکەین.